لاجێک بینەروان سڵاوتانە بێ بینەرانی عزیزی شارپرێس ئێمە ئێستا لە بەردەم بەڕێبەتی گشتی پەروەردەی سلێمانی لێرە ژمارەیەک لە مامۆستایانی وانە بێژ لێرە گرت بوونەتەوە و داوا دەکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوەڕیان لێ بداتەوە بۆی کە ساڵانەکە خزمەت دەکەن بەڵام تاوەکو ئێستا دانەمەزراون دەمەوێت پەیامی ئەوان زیاتر بگوازمەوە بۆتان. مامۆستا سڵاوتان لەبێت ڕاستەخۆ لەگەڵتانم لە شارپرێسەوە ئەمڕۆیەوە بۆچی لێرە گرت بوونەتەوە؟ وەکو باسمان کرد لە داشتەکەمانە بۆ دامەزراندن لێبووینەوە بۆ داوای مافەکانی خۆمان لێبووینێتەوە داواکەین وەزیری پەروەردە کاک دڵشاد بێ دەرەوە جۆمان لێ بکرێ بزانێ ئێمە مەعاتمان چییە کێشەمان چییە بەڵام بەداخەوە تام دەغەیە ئێمە لە بەرەم هەتاوە وەستاوین تا ئێستا جوابە نەیراوەتەوە تاوەکو ئێستا بەڕێوەبەری گشتی پەروەردە نهاتۆتە دەرەوە بۆلاتانەوە گوێ لە داواکەتان بگرێت تا بزانن لە نزیکەوە داواکاریەکانتان چین؟ نەخێ بەداخەوە تا ئێستا خۆتان لێرن ئەگادارن تا ئێستا نهاتوو. دەمەوێت ڕای چەند کەسێکی تر وەربگرین لە مامۆستایان دیارە لە ئێستادا بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی تا ئێستا بە وتەی خۆیان نەهاتۆتە دەرەوە بۆی لە نزیکەوە گوێ لە وتەی مامۆستایانی وانە بێژ بگرێت لە ئێستادا بە پێی وتەی سەرپەرشتیارانی هەم گرتبوونەوێ داوا دەکەن کە بچنە ژوورەوە بۆ ناو بەڕێوەبەرایەتی پەروەردە و لەوێ لە ژوورەوە لەگەڵ مامۆستا دڵشاد قسە بکەن. مامۆستا سڵاوت لێبێ ڕاستەخۆ لە شارپرێسەوە لەگەڵتم ئەمڕۆ لێرە بۆ گرتبوونەتەوە و دەتانەوێت پەیامێک بگەێن؟ وڵی گرتبوونەوەکەمان ڕەنگە پەیامەکەمان دیار بێ لەبەرەوەی ئێمە نوێنەری 21 تا 23 هزار مامۆستای وانە بێژین ئەم مامۆستایانە لە ناو سلکی پەروەردەیە بەردەوامن لە خزمەتکردن واتە زیادە نین ناپێویست نین بەڵکو پێویستی وەزارەتی پەروەردەیان پڕ کردوێتەوە. ئێتۆ هیچ حسابێکی مامۆسایەکی بۆ ناکەی مامۆسایە کە خاوەنی مافە وەکو مامۆسایەکی میلاک مەسەڵەن ئەگەر چالاکیە بکە سپاس و دەستخۆشی ناچێتە ناو مەلەفەکەیەوە باش ئەگەر مناڵی ببێ خانمێک بێ مناڵی ببێ بۆی نییە ئیجازەی دایکایەتی بکە باشە ئەگەر مامۆسایەکی وانە بێژە بێ دوانە بێژ مامۆسایەکی میلاک بێتە شوێنەکەی ڕاستەخۆ بێ ئەم مامۆساوانە بێژە مەکتەبەکە بەجێ بێڵێ. لەماوەی ڕابردایەوەم پەیامەتان ئاراستەی حکوومەت وەلایەنی پەیوەندیدار کردووە وەڵامیان چی بۆ بۆیەوە؟ وەڵامەکە ئەوەی تا ئێستا هەیە بە درێژایی 13 ساڵ برای عزیزم پرۆژەیەکی وەزیری پەروەردەیە کە دەڵێ جۆرێک لە مەقتوعەتان بۆ دەبڕینەوە بۆ مامۆسایانی وانەبێژ کە لە ئاست هیلاکی ئەوانە بێ بەڵام ئەو ڕێژەیە 450,000 بۆ مامۆسای بەکالۆریۆسی دەرەوەی شار 400,000 بۆ مامۆسای بەکالۆریۆسی ناو شار 350 بۆ مامۆسای دبلۆم لە دەرەوەی شار 300 بۆ دبلۆمی ناو شار. بەڵام ئەمە لە ڕاستیدا کە مامۆسای وانەبێژ هەمان ئەرکی مامۆسای میلاک جێبەجێ بکە دەبێ هەمان مافی مامۆسای میلاکیشی پێ بدرێ تێبینەکە ئێمە لەمەدایە. ئێستادا ئومێدتانەیە بۆی کە داواکەتان بگاتە شوێنی خۆی و حکوومەت و لایەنی پەیوەندیدار ئاوەڕی جدی لە داواکەیەوە ئێمە داواکاریەکانمان گەیشتە شوێنی خۆی و چاوەڕێی وەڵامی عملین ژنە داواکاریەکانمان هەیە بەڕێز دکتۆر ئالان وەزیری پەروەردە باش ئەزانێ گرفتی ئەمە چییە ئێمە ئەمڕۆ بۆ پاڵپێوەنانی ئەو پرۆژانە هاتوینەتە سەر شەقام یەک دوو بۆ بایکۆتکردنی پرۆسەی هەڵبژاردن کە هیچ لایەنێکی سیاسی ئامادە نەبووە کەیسی مامۆسانی وانەبێژ لە ساڵانی ڕابردووە بکاتە کەیسی خۆی. کەیسە بە کەیسێکی سیاسی ناکرێت ئەگەر لەلایەن هێزێکی سیاسی نانا هیچ ڕەبتێکی بەوە نیە لەبەرەوەی ئێمە چینێکین بێحیزبین یعنی هەر کەسێک مامۆسای وانەبێژ ئازادە چ لایەنێکە توێژێکی حکومیە. هەڵوێستان چییە بێت ئەگەر وەڵامی جدیتان نەدرێتەوە ئەمڕۆ؟ جارێ تەنها چاوەڕێی وەڵامی جدیەکەین ئەگەر وەڵامەکە دڵخۆشکەر بوو هەڵوێستمان ڕەنگە بەو جۆرە نەبێت چاوەڕێ بکەین ئەگەر وەڵامەکە دڵخۆشکەر نەبوو گومانی چیانی لە ناوەڕاستی دەوامە بایکۆتی پرۆسی خوێندن بکەین. بەڵام ڕزانەوەی کە بینیتان و گوێبیستی بوون و تەیەکێک لە سەرپەرشتیارانی گرتبوونەوەی مامۆستایانی وانەبێژە کە گرتبوونەتەوە لە بەرامبەر دانەمازراندنیان و حکوومەت ئاوەڕێی جدی لە نەداودێتەوە لەوەی کە مامۆستایانی وانەبێژش وەکو هەر مامۆستایەکی فەرمی لە بواری پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان و لە چوارچێوەی وەزارەتی پەروەردە جێگەیان بۆ بکرێتەوە لە ئێستادا یەکێک لە سەرپەرشتیارانی ئەم گرتبوونەوەی دەڵێ ئەگەر چاوەڕێی وەڵامین ئەگەر وەڵامی جدی و دڵخۆشکەرمان پێ بدەن ئەوە بەردەوام دەبین لە دەوامکردنی خۆمان بەڵام ئەگەر وەڵامەکان بەدڵی ئێمە نەبوو ئەوە هەڵوێستی ترمان دەبێت.